لە ڕۆمانی تاعوندا ئەلبەر کامۆ دەڵێت دوجار بۆیان دەرکەوت کە تاکە شتێک مرۆڤایەتی بۆ هەمیشە ڕادەگرێت و هەندێک جار بە ئەنجام دەگات خۆشەویستی مرۆڤەکانە. لە واشنتۆنەوە سڵاوتان لێبێت زایڵی داهێنان بە کۆمەڵێک بابەتی هەمەڕەنگەوە بە دیدارتان شاد بووە. هونەر لە پێناو ئەو پەرستار و دکتۆر و کاشێرانەدا کە ڕۆژانە لە بەرەکانی پێشەوەی جەنگن دژی ڤایرۆسی کۆرۆنا. وای لە هونەرمەندێکی شێوەکار کردووە دیوارەکانی گەڕەکێکی سویسرا بە تابلۆ ڕەنگین بکات بۆ ئەو مرۆڤە ژیان دۆستانە. نیگارکێشی سویسری دەیڤید پێریز ڕێز و پێزانینی خۆی نیشاندا بۆ هەموو ئەو قارەمانانەی ڕۆژانە کار دەکەن و لەبەرەی پێشەوە بۆ بەڕێنگاربوونەوەی پەتای کۆڤید-19 دیواری شاری گڵاندی بە تابلۆیەکی گەورە بۆ کاشێرێک ڕازاندۆتەوە. شارێکە کەوتۆتە نێوان لویزان و ژنیڤەوە. من لێرەم تا ئەم دیوارە خەمجینە کەمێک ڕەنگاوڕەنگ بکەم لەو تونێ لە غەمبارەدا ئەوەی کەوتۆتە نێوان دوو قوتابخانەوە. تا ڕادەیەکی سەرەکی ئەم کارە بۆ منداڵان دەکەم. ئەمڕۆژ بە تایبەتی ڕێز و پێزانینم بۆ کارمەندانی فروشگاکان دەردەبڕم ئەوانەی لەبەرەی پێشەوەدان لەگەڵ پەرستار و ئەوانەی تر هەر بۆیە بۆ قارەمانەکانی ڕۆژانەمە. هەچ کەسێکی بە تونێلەکەدا ڕەت دەبێت سەرسامی و پێزانین و هەروەها ڕێزی خۆی دەردەبڕێت بۆ ئەو ئەوێنانەی کە دەیڤید لەسەر دیوارەکە کێشاوێتی. هەرچەند مەترێک لەو لای پەرستارەکەوە دانیشتوانی ئەو شارەی سویسرا چاویان بە کاشێرێکیش دەکەوێت کە دەمامکی بەستووە و بوتڵێک سابوونی شلی بەدەستەوەیە کە دەیڤید پێریز 5 کاتژمێری خایاند بۆ دروستکردنی. دانیشتوانێکی شارەکە کە لەگەڵ هاوسەرەکەی بەو ناوەدا ڕەت دەبوو سەرسوڕمانی خۆی لەو کارە هونەریە دەربڕی. پێم وایە بەدڵنیاییەوە کارێکی ئێجگار نایەبە. ڕەنگەکان و چارمای ڕەنگەکان وێنەکێشانەکەی هەر زۆر جوانە، هەروەها سمبولەکەی زۆر بەهێزە، ئەمە بەڕاستی ئێجگار جوانە. ئەو کاشێرە وێنە یەکێکە لە هاوڕێکانی دەیڤید پێریز کە ناوی مانوێلا پیرۆنە و تەمەنی 25 ساڵە و لە یەکێک لە بازارەکاندا کار دەکا و ڕاستەوخۆ مامەڵا لەگەڵ خەڵک دەکات و شیانی ئەوەیە تووشی پەتاکە ببێت. ئەو گوتی کە زۆر بە پێخۆش حاڵیەوە بوو بە مۆدێڵی ئەو نیگارکێشەی. بە خۆشحاڵیەوە یارمەتیمدا بە تایبەتی لە ئێستادا بارودۆخەکە سەختە و دەمویست سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم ئەوانەی لە نەخۆشخانە و هەروەها شوێنەکانی تریش کار دەکەن. زۆر گرنگ بوو وەک ڕێز و پێزانینێکە بۆ ئەوانە. دەیڤید پێریز لەسەر بوتڵەکەی کە بەدەست فرۆشیارەکەوەیە وشەی سوپاست دەکەینی نووسیوە. هەروەها سپاسگوزاریی گەورەیە بۆ هەموو ئەو کارمەندانی فروشگا ئەوانەی سەرڕای ئەم کێشە گەورەیە کار دەکەن. هەر چەندێکە حەزم دەکرد لە بارودۆخێکی تردا ئەم کارم بکردایە، بەڵام بەداخەوە ڤایرۆسەکە لێرەیە و ڕەنگە وەچی تر و لە ڕەوشێکی ئاساییدا بەم شێوەیە بیرمان لەو کەسانە نەکردبایەوە، بەڵام هەنووکە لە ناو جەرگەی ڕەوشەکەدان پێما بوو زۆر ئاسایی ڕێزیان لێ بنین و بڵێن سوپاستان دەکەین. پێریز دەشڵێت بەنیازە تابلۆی تری گەورە بۆ کارمەندانی تری وە کارکەرانی بنیادکردنەوە و کارمەندانی خۆڵ و خاشاکیش بکێشێت، ئەوانەی کە هەروەها لە بەرەکانی پێشەوەی پەتای کۆڤید-19 کار دەکەن. ئازیزان، ئەگەر بیرۆڕوانین زمان گەندەڵ بکات ئەوە زمانیش دەتوانێت بیرۆڕوانین گەندەڵ بکات. ڕۆمانوس جۆرج ئۆریۆل لە ڕۆمانی 1984دا وا دەڵێت هەموو ساڵێک فیستیڤالێک بۆ زمانی دایک ساز دەکرێت بە کۆمەک و هەماهەنگی ناوەندی سماسۆنیان لە واشنگتن. فەرهەنگ و کولتور و هەمەڕەنگی شارستانی و زمانە جیاوازەکان و ئاهەنگە فەرهەنگیەکان لە جیهاندا تێکڕا دەبنە کرۆکی بابەتی فلیمەکان. دەنگی ئەمریکا لەو بارەوە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوون. ئەنا هیمارۆڵوێن موزیسیەن و ئاوازدانەری ئەمریکی ڕەسەن وەک ئەستێرەیەک لە میوزیک ڤیدیۆی پێردا کە لە باشووری ئەرژەنتین ڕێکۆردکراوە دەدرەوشێتەوە.
هونراوەکانی ئەم ئاوازدانەرە بە زمانی باب و باپیرانی لە هۆزی مەپیۆش نووسراون. ئەم فیلمە یەکێک لەو 21 فیلمەیە کە هەرکامەیان پیشاندەری زمانێکی ڕەسەنن لە فستیواڵی فیلمی زمانی دایکیدا. زمانی دایک چەمکێکی جیهانیە. ئێمە توانیمانە لە سەرانسەری دنیادا لەسەر بابەتی جیاواز و جۆراوجۆر کار بکەین. بابەتی وەک زیندووکردنەوەی زمانی دایک و گواستنەوەی لە نێوان نەوەکاندا و هەروەها کارکردن لە ڕێگای هێپ-هاپ و شێوەکانی دیکەی مۆسیقا و سەما و کارە کلتوریەکانی دیکە بەشێکن لە چالاکیەکانمان. زۆرێ لە زمانە دێرین و ڕەسەنەکان خەریکن لە ناو دەچن و دەرهێنەرانی فیلم دەیانەوێت لە ڕێگای فیلمەکانەوە ئەم زمانانە بپارێزن. کورتە فیلمی یۆیۆ بە زمانی نوتکایە و بە مانای ڕاوچینە هەنگ دێت و لە دەرهێنانی چارلی یەکێک لە ئەندامە ڕەسەنەکانی نوتکایە. جاشوا بیل یەکێک لە دەرهێنەرەکان لە فستیواڵی فیلمی زمانی دایکی دەڵێت کە فستیواڵەکە دەرفەتێکە بۆ کۆمەڵە ڕەسەنەکان و زمانیان. زیاتر لە نیوەی ئەو دەرهێنەرانەی لەم فستیواڵەدا بەشداریان کردووە ژنانن. لە دنیا نزیکە 6,000 زمان هەیە کە قسەی پێدەکرێت، بەڵام کۆمەلگاکان لە هەموو دنیا ڕوبەڕووی سەختی دەبنەوە وە خۆ گونجاندنیان لەگەڵ زمانەکانی تری دنیا وەکو ئینگلیزی و ئیسپانی. وەک ئەلێسا پاڵەوانی گەنجی فیلمی ڕسلس ڕیوێر، ژنێکە لە جەمسەری باکوور لە دوای دەستدرێژی سەربازێکی سپیسکی پڕ دەبێت و لەگەڵ هەموو سەختی و نەهامەتیەکاندا منداڵەکەی خۆی گەورە دەکات. فیلمەکە بە هەردوو زمانی ئینگلیسی و ئەناکتێتات کە زمانێکە لە باکووری کەنەدا قسەی پێدەکرێت بڵاو بووەتەوە. ڤایا چیرۆکی ژیان و تەمەنی ژنێکە لە ئۆقیانوسی ئارام. هەر بەشێک لە فیلمەکە باس لە قۆناغێکی ژیانی ڤایا دەکات لە منداڵیەوە تاوەکو پیری. هەر بەشێک لە فیلمەکە لە ڕێگای دەرهێنەرێکی جیاوازەوە بە کولتورێکی جیاواز بەرهەم هاتووە. بەکس ئارانگا یەکێک لەو نۆ ژنە دەرهێنەرەیە کە بە هاوکاری ئەوانی دیکە فیلمەکەی بەرهەمهێناوە. شتێکی سەیر نییە چونکە گواستنەوەی زمان و پەروەردەکردنی منداڵ لە ماڵەوە بە ژنان دەست پێدرێت، کەواتە ئەرکی گواستنەوەی زمان و کلتور لەسەر شانی ژنانە. ئارانگا دەڵێت کە هەر نۆژنەکە لە دایک بووی نیوزلەندن و ڕێگ و ڕیشەیەکی قوڵ و ڕەسەنیان هەیە. ڤای پیشاندەری کۆمەڵێ زمانی جیاواز و ڕەسەنە لە باشووری ئۆقیانوسی ئارام. ڕێبەرێکی ناوچەیی لە کۆلۆمبیا لەم دوایانە باسی لەوە دەکرد کە هەرێمی هەر کەسێک لە ڕێگای زمانەوە دیاری دەکرێت، کەواتە هەر زمانێک لە شوێنێکی تایبەتەوە هاتوتە ئاراوە کە دەتوانێت پەنجەرەیەکی تایبەتمان بۆ بکاتەوە بەرامبەر بە ناوچەیەکی تایبەت. ڤای پیشاندەری کۆمەڵێ زمانی جیاواز و ڕەسەنە لە باشووری ئۆقیانوسی ئارام. راپۆرتێکی زۆر جوان بوو. بەداخەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی زۆربەی هەرە زۆری هۆڵەکانی شانۆ و ناوەندەکانی نمایشی میوزیک و سەما و گۆرانی داخراون. بەڵام ئەم کارەساتە نەبۆتە هۆی دابڕان لە خەڵک ڕۆژانە نمایش و چالاکیەکانیان هەر لە سەمای بالیەوە تا شانۆ و تا پراکتیزەکردنی لە ڕێی ئینتەرنێتەوە بەخش دەکەن. لەسەر هەندێک و بەهراپتریە شانوێن جیهانیش بەربەڵاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا هاتینە داخستن لە حەجێگەرن هونەرە شانوێ بێ بەهەر نەبووینە. هەر شەف دیمەنێ شانو ئۆپرا باڵێ لەسەر تورێن جڤاکی دهێنە پێشکەشکردن و بینەر دکارن بە شێوەیەکی ئارام لەسەر کورسیên ماڵە خۆ بڕینن و تەماشا بکەن. gelek jivan berheman dirêjin û ev taqîkirina ka cuda ye û dikarî bînît nav mala xwe da. Ev e buhata hindê naêtin aliyê civakî hinda bikî. Em mirovîn û îlhamê ji hunerê werdigirîn û çîrokên li ber agirê kempan wekû çîrokên ji berî dihan hezar salan. Ev e bikarînana teknolojiya ye, dengekî zelal û mezin peyda diket heta ku tu li ser telefona xwe jî dikarî temaşa bikî. Serhatiyekî cuda ye û her wesariyeka durist e bo temaşakirina şanûyê û balê û operayê. Simon Walker ji beşê pêşkêşkirina Markê TV dibêjît ku temaşakirina şanê bi şêweyekî diyar diyar ciyawaz bît. Lêya serekî ew e ku heşta temaşevanên xwe hene. Em berê xwe didêne ku ev e dema temaşakirina ahengê yan bernameka sereke ye. Xelk li şevên şembiya û her şevekê kom dibin û van nimayişa pêşkêş dikin. Ev e ne hizrama bû, ev e hizra bînera bû. Tiştekaniya û rastaxwe li ser internetê yan malperên civakî dête dîtin. Divan du heftiyê borî da hejmareka grûpên şanûyê li dîvê çûyne. Her wisa digel şanûan niştîmaniya London ku nûke berhemên xwe rastaxwe belav dikin û gelek bînerên xwe hene. Hatîn mayî dengê Amerîka.
ژیان بەبێ خۆشەویستی وەک ئەو درەختە وایە کە نەگوڵ دەگرێ نەمیوە. هەڵبەستوان و چیرۆگنووس جوبران خەلیل جوبران وا دەڵێت هونەرمەندێکی شێوەکاری سلێمانی زیاد لە 30 ساڵە سەرقاڵی کاری هونەری و کردنەوەی پیشانگاکانێتی لە دەرەوە و ناوەی کوردستان و خاوەنی شێواز و دنیابینی خۆیەتی. ڕێبوار سەعید لەم سەروەختی کەرەنتینە و بڵاوبوونەوەی ڤایرۆسەدا سەرقاڵی پرۆژە هونێرەکانی خۆیەتی و بینەرانیشی بێبەش نەکردووە. ڕێباز مەجید بۆ زایەڵە سەردانی ماڵە ڕەنگاڵەیەکەی ڕێبوار سەعیدی بۆ کردن. من ناوم ڕێبوار سەعیدە، هونەرمەندی شێوەکار کە نزیکی 35 ساڵ ئەزموونی کارکردنم هەیە لەم بوارەدا. لە ئێستایا ڕاگری کۆلیژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانیم کە جگەی لە کاری زانکۆیی وەکو مامۆستایەکی ئەکادیمی سەرقاڵم بە کاری پرۆژە هونەرەکانی خۆمەوانە کە بەشێکیش لەو کارانە کاری توێژینەوەی ئەکادیمی کە لەسەر و بەندی کارکردنە توێژینەوەی هونەری ئەنجام دێت. تقریبا 20 ساڵ لەمەوبەر لەگەڵ مامۆستا شێخ بێکەسی ڕەحمەتی پرۆژەیەکمان هەبوو بە ناوی 2006-2000 ساڵ کە پرۆژەکە تا ئێستا لە کوردستان نمایش نەکراوە، بەس لە ئەمریکا، لە بەریتانیا، لە چەند وڵاتێکی کە پێشکەش کرا. جا ئەم پرۆژەیە جوانێکی لەوا بوو ئێمە ئەو کاتە ویسمان لە ڕێگەی ئینتەرنێتەوانێ بڵاوی بکەینەوانەیە کە هەرواش بوو لە ڕێگەی کوردیش میدیاوە هەم بەدەنگی مامۆستا شێخ بێکەس لەگەڵ میوزیکێ لە باگراوندا لەگەڵ تابلۆکان بۆ یادی 2000 ساڵ بڵاوکرایەوە. سەبارەت بە ئەزموونی کارکردنی خۆم لەم ماوەیەدا پرۆژەیەکم ئامادە کرد کە نزیکی 80 تابلۆ بوو بە ناونیشانی باڵمەدە بە کۆڕۆنا بانەفرێت کە بە زۆربەی زمانە زیندۆکانی دنیا ئەم پەیامەم دانابوو کە هەر لە ڕێگەی سۆشیال میدیاوە کارەکان بڵاو بووانێ. کارکردن لە ناو زەمەنە تەنگەژەکانە گرنگی خۆی هەیە. من ئیماندارم یا بڵێن لەو هونەرمەندانم کە هەمیشە ئەمەیە وەڵامم هەبێ بۆ ئەو پرسانەی کە ڕوودەدا لە دەوروبەرمان، ئایا گەر پرسی کۆمەڵایەتی بێ، کەسایەتی بێ، هاوڕێکانمان بێ، پرسێکی گەردوونی بێ، ئایا هونەر لەوێ ئەتوانێت چه وەڵامدانەوەیەکی هەبێت، بەرکەوتەیەکی هەبێ بەرامبەر ئەو کارەسات و تەنگەژانە. لە زەمەنی کۆرۆنا بەرامبەر بە توندوتیژی خێزان کە هەستەکەی ڕێژەکە لە دنیا بەرە و بەرزیەکی ترسناک بەرز بووەتەوە، پرۆژەیەکمان ئامادە کردووە کە من بە 20 کاری شێوەکاری لەگەڵ هاوڕێی عەزیزم دکتۆر نەزەن بەجیخانی ئەو بە تێکستی شعری بەشداری کردووە. هەم ئەو پرۆژانەی کە من لە ماوەیە کردومە، هەم بەشێکی لە پرۆژەکانی کەم ئاراستەی من ئاراستەی سنوورێکی محەدەد نەبووە، بەڵکو ویستومە لە سنوورێکی مەحەلی بچێتە دەرەوە. هەتا ئەو کارە هونەریانەشی کە بۆ ڕۆژاوا کردومە، ڕاستە تۆ لە جۆغرافیایەکی وڵاتەکەی تۆ غەدرێکە کرێ، بەڵام دیسانەوە پەیامێکی تۆ پەیامێکی ئینسانیە کە غەدر بوەستێ، توندوتیژی بوەستێ، جەنگ بوەستێ، ئینسان بتوانێت بە کەرامەتی ئینسانی خۆیەوانێ پێکەوانێ بتوانێت ژیان ڕەنگاڵە و جوانتر بکات.
من ئەو شتە دەڵێم کە تۆ ناوێری بیریشی لێ بکەیتەوە. ڕۆمانوس دۆستۆڤسکی وا دەڵێت. لە دیمەشقی پایتەختی سووریا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی شوێنەکان داخراون. بەڵام ڕاهێنەرێکی سەماکار وانەی سەمای بالیە و ساڵسای و جۆرەکانی دیکەی سەمای لاتینی لە ڕێی ئینتەرنێتەوە بە فێرخوازانی خۆی دەڵێتەوە. لە ژووری دانیشتنەکەی لە پایتەختی سووریا ئەلین سروچی هەنگاوەکانی بەرەو پێشەوە و دواوە دەنێت بە خێراییەکی زۆر بۆ خوێندکارەکانی دەخاتە ڕوو کە لە ماوەی داخستنی هاتوچۆدا چۆن لە ماڵەوە بتوانن سەمای سالسای لاتینی بکەن. ئەلینی تەمەن 35 ساڵ بەهۆی کامێرای مۆبایلەکەیەوە لە ژوورەکەیدا وانەکە تۆمار دەکات پاشان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوی دەکاتەوە. ئەمەش لە دوای مانگەی لە داخستنی قوتابخانە سەمالاتینیەکەی بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 پاش ئەوەی ژمارەیەک حاڵەت دەستنیشانکران. سروچی جلوبەرگێکی ئاسایی پۆشیوە، جینس لەگەڵ تیشێرتێکی ڕەش. لە کاتی سەماکەدا پاژنەی پێکانی بە ئاستەم لە زەوی دەدا لەگەڵ میوزیکی کۆڵۆمبیدا. سروجی لە ساڵی 2010دا قوتابخانەکەی کردوتەوە 3 ساڵ بەرلەوەی جەنگی کاولکاری ناوخۆی وڵاتەکە دەست پێ بکات ئەو درێژەی بەوانەکانیدا هەتا ئەگەر دۆخە سەختەکان بەهۆی جەنگەوە نزیک بوو بن لێەوە. ئەلین دەڵێت ئێمە هەرگیز نەوەستاوین تەنانەت بۆ یەک ڕۆژیش سەرەڕای ئەو هەموو تەقینەوەی لە دەوروبەرماندا هەیە ئەو ئاماژەی بە یەکێک لە خوێندکارەکانی کرد کە لە کاتی جەنگدا بریندار بووە. پەتای کۆڤید-19 سروچی ناچار کرد بۆ یەکەم جار قوتابخانەکەی دابخات بەڵام هێشتا لە وتنەوەی وانەکانی و فێرکردنی خوێندکارەکانی نەوەستاوە. هاي السنة لحتى بلشنا نحن عن جد ننشر هي تەنها لەم ساڵەدا ئێمە توانیمان سەمای لاتینی لەسەر پێوەرێکی بەرفەراوان بەڵاو بکەینەوە. بەڵام نەوەک لەسەر ستەیج و ئاهەنگی موسیقی چونکە ئێمە ڕوبەڕووی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا بووینەوە کە لە ڕاستیدا کارەکانی ئێمەی پەکخستووە. لەگەڵ ئەوەی دانیشتوانی دیمەشق دەرگای ماڵەکانیان بەسەر خۆیاندا داخستووە بەڵام وانەکانی ئەو لە ڕێگەی ئۆنلاین لە ئێستادا لە نێو خوێندکارانی کوڕ و کچ بەیەکەوە سەیر دەکرێت. هەر خۆی سەما دەکات و خۆشی تۆماری دەکات. پاشان ڤیدیۆکانی لەسەر فەیسبوک و گروپەکانی واتسئاپ و لەو شوێنانی کە بۆ خوێندکاران دیاریکراون بڵاو دەکاتەوە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤیدیۆکانیشیدا هەوادارانی بۆ دوو ئەوەندە زیادی کردووە. ئێمە دەستمان بە فێرکردنی ئۆنلاین کرد و لاپەڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانمان چالا کرد. بۆ یەش ئیستا ژمارەی هەوادارانمان لە 100 بۆ 50 زیادی کردووە لە ئینستاگرام و فەیسبوک و تویتر بە بەراورد لەگەڵ پێشووتر. بەم شێوەیە توانیمان سوود لەو بارە سەختەی کۆرۆنا وەربگرین. سروجی لەگەڵ هێڵێکی ئینتەرنێتی خاو و داتایەکی سنووردارکراودا هەروەها بڕینی کارەبا بۆ زیاتر لە 14 کاتژمێر لە ڕۆژێکدا. بەڵام ئەو دەڵێت کارەکەم شایانی ئەوەیە لەگەڵبوونی ئەو گرفتانشدا بەردەوام بم. هەروەها ڤیدیۆکانی یارمەتی خوێندکارانی داوە کە بە شێوەیەکی ڕێک بمێننەوە لە ماوەی مانەوەیان لە ماڵەکانیاندا. ئێمە فێریان دەکەین کە چۆن سەما بۆ خۆیان بکەن، چۆن خۆیان هەنگاو بنێن و خۆیان بە موزیکەوە ببەستنەوە. لەو ڕێگەیەوە هەمویان بەرەو پێشچوونیان بە خۆیان و بینیوە. هەر یەکەیان لە ڕێگەی خۆیانەوە فێر بوون و مەشق دەکەن. گرفتەکە ئەوەیە کاتێک دەگەڕێنەوە بۆ کلاس ئەکرێ لە یادیان بچێت سەما لەگەڵ کەسێکی تردا بکەن. ئەلین دەڵێت سەمای سالسا جوڵەی خوێن باشتر دەکات و هەستێکی خۆشترت بۆ دروست دەکات. چاوەکان ورترین شایەت حاڵن بۆ گواستنەوەی ڕاستیەکان نەوەک گوێکان. فەیلسوفی یۆنانی هیراکلیتس وا دەڵێت ڕۆژانە ئەو دوو فۆتۆگرافەر و ڕۆژنامەوانە لە شاری نیویۆرک بۆ ئاژانسی ئەسۆشێتد پرێس کاری فۆتۆژۆرنالیستی دەکەن. لەم سەروەختی کۆرۆنایەدا هاتوونەتە دەرەوە بە ماتۆڕەکەیانەوە گەشتێکی وێنەی بەم شارە چۆڵەدا دەکەن و دیمەنەکان بۆ ئێوە و جیهان دەگوازنەوە. Dirojên xwên herî xweş de, di demên xwên herî dilovan de, bajarê Nîyorkê mirov gêj dike. Meydana Timesê dibiriqe, îstasyona Penn wekî ava çem diherike. Kolana Wall Street bi hewes û dilxwazî qelebalige. Tevahiya riyan bi kamyon û taksiyan û Uberan û lîftan têne tije kirin. Jiyana bajêr ve diguhestînin ku ev
مرۆڤên bajarin tiştên bajarin dibin û tînin û her wiha metro ji Manhattanê heya navçeyan û deverên din mirovên xwedî pêşesaziyê ku bi her reng û ji her cûreyê karin ji malê wan dibe avahiyên kar û ji nû ve vedigerîne lê anniha rojên herî xirab demên herî dijwar didome ev rojên ku em têde dijîn îro bajarê New Yorkê bi awayek din mirov gêj dike Bo niha ew bûye cihek wekî bi nîşangirên naskirî û kolanên xweş yên ku ji hêla dijminek nexweya kirî ve hatiye hilweşandin ku gelek mirovên xwe hinda kiriye û yên mayîn jî di nava metirsiyek kujerdene. Lê gelo mirov ev bajarê bajaran di vê demê de di vê gav û kelikê de çawa û bi çi rengî fêm bike. Ka mirov çawa bibîne ku New York bi xwe bi rastî çi hîs dike, raman dike û gelo çi dixewime. Gelo ew ê ev dîroka reş bimpe bike an jî bimpe bibe. Roj bi roj ji nîvê adarê heya hefta borî bi şopandina rêkên cihêreng li derdora New Yorkê 12 rêwîtî pêk anîn. Ji gundê Greenwich ber bi Gowanus, ji Manhattan ber bi Harlem, ji Red Hû heya Elmhurst, Manhattan, Brooklyn, Queens, Bronx. Li kolanên sereke û li kuçeyên navber û paştağan li ser piran û li serenserê park û riyan. Venekeş Wong mayê î û edîtörê weneyê Enrique Martî riyek dîtin. Li ser motorsikleta wî bi ajotina wî û wenekşandina wê ew li serenserê bajarekî xeyalî û xapînok geriyan ku li vir tiştên ku pêk dihatin hînde pêk nedihatin û jiyana rojane ya ku didomiya hînde berdewam nedikir bo dîrokê tomar kirin. بەناچاری یاریزانەکانی تۆپی پێش لە ئەڵمانیا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ماڵەوە ڕاهێنان دەکەن بەڵام هەمان پێکەوە لە ڕێی دیمەنی ڤیدۆیی ڕاستەوخۆ بە یەک شاد دەبنەوە. بەهۆی ڕاگررتنی سەرجەم یاری و ڕاهێنانە وەرزشیەکان وەک تێکڕای چالاکیە شارستانی هونەرێ جیهانی و نیشتیمانیەکان تیمەکانی دووگۆڵیش بە ناچاری یان بە تەنها ڕاهێنان دەکەن یان لەناو بینەداخراوەکاندا بە ناچاری سەرقاڵی ڕاهێنانی خۆیانن. یاریزانەکانی تیمە بەنێوبانگەکە بایر میونیخ زۆربەیان لە ماڵەوە ڕاهێنانی وەرزشی دەکەن بەڵام پێکەوە بە لایڤ ڤیدیۆ هەم بە دروستی و هەماهەنگی ڕاهێنان دەکەن هەم یەکتریش دەبینن و هانی یەکتر دەدەن. دەمەوێت وەک پیاوێکی هەژار بژیم بەڵام بە پارەیەکی زۆرەوە هونەرمەندی شێوەکار پابلۆ بیکاسۆ وا دەڵێت لانەوازەکانی ژمرۆڤن خانمێکی هندی لە نیودلهی ڕاهێنانی یۆگا بە لانەوازەکان دەکات لە داڵدەیەکی کاتی کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ ئەو کەسانە دابین کراوە. مامۆستایەکی یۆگا ڕاهێنانی یۆگا بە لانەوازەکانی نیودەلهی دەکات لە ناوەندێکی وەرزشی کە کراوە بە ماڵێکی کاتی بۆیان. لە کاتێکدا حکوومەتەکەی وڵاتی هیندستان قەدەغەی هاتوچۆی لە تەواوی وڵاتەکەدا ڕاگەیاندووە بە ئامانجی ئەوەی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنا زۆر بە سەختی کاری کردۆتە سەر خەڵقە هەژارەکەی هیندستان. ئەم خانەوادەیە کە لەناو ئەو کۆشکە کاتیەدا دەژین وەک سەدان ملیۆن خەڵقی هەژاری هیندستان کە بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆوە لە ترسی توشبوون و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خۆیان کەرەنتین کردووە. نزیکە 1.5 ملیۆن ئیشکەری خەڵقی کۆمار وەک کۆچبەر لە دەوروبەری نیودەلهی دەژین. ئەم خانەوادەیە 7 ساڵ لەمەوبەر گوندی بیهاریان بەجێهێشت بوو لە پێناو ژیانێکی باشتر و پەروەردە و خوێندن بۆ مناڵەکانیان. بە لە قەدەغەکردنی هاتوچۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕۆژانە بە $4 ئیشی دەکرد لە ڕێی گواستنەوەی بە پاسکیلەکەی. هاوسەرەکەشی خواردن بۆ کرێکارانی لێدەنا کاری پاکردنەوەشی دەکرد بەڵام ئێستا سەرجەم چالاکی و کارەسەرکیەکان ڕاگیراون. ئێستا زۆربەی هەرە زۆری هەژار و لانەوازەکان لەم ناوەندە کۆیان کردوونەتەوە و ڕۆژانە ڕاهێنانی یۆگاشیان ڕادەکەن. من دەرفەتم نییە بۆ ئەوەی ڕقم لەوانە بێت کە ڕقیان لێمە. من سەرقاڵی خۆشەویستیم بۆ ئەو کەسەی منی خۆش دەوێت. هەڵبەستوان مەحموود دەرویش وا دەڵێت
تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی مرۆڤایەتی ماڵەوە.